پێمان باش بوو سەرەتا لە مادەی هۆشبەرەوە دەست پێ بکەین کا 21 کەس گیراون بە تۆمەتی شێشانی مادەی هۆشبەر و جگە لەوە 4 کەس بە تۆمەتی بازرگانیکردن بە مادەی هۆشبەرەوە گیراون. ئەمە جێ دێڵم بۆ کە عومەر لێپرسای بەشی مادە هۆشبەرەکان کە ئەو زانیاری زیاترە، دوای ئەمە دێنە سەر کار و چالاکیانی ترکە ئەو کەسانەی کە بە مادەی تیرۆر گیراون بریتین لە 37 کەس بە تۆمەتی تیرۆر گیراون و تۆمەتی دزیکردن و ئەنجامدانی دزیکردن بریتین لە 35 کەس، فڕێدانی نارنجۆک و تەقەکردن لە ماڵان بریتی لە 26 کەس، درا و ساختەکردنی درا و سپیکردنەوەی دراوی ساختە کە بریتە لە 18 کەس. ئەو بڕە 21,000 پارچە حەب گیراوە دوو ڕۆژ پێش ئێساکە لە بازگەیبانی مەقام 21,000 پارچەی حەبی تراماڵە کە ئەوە لە لیستی ڕەشایە با لە لیستی ئەو قەدەغە کراوەکانایە، ئەوەی بازرگانیان پێوە کردووە. زۆربەی وانی کە ئەمە 4 بازرگان تا سەر 4 کەسمان لای بە تومەتی بازرگانی کە گیرابێتن، دوانیان عەرەبن لەو سژنی فیدرالیەکەی بوونە خۆیان سجن بۆ لێرانە، لەوانە حەبوشتیان پێگیراوە و بازرگانیان بە حەبەوە کردو ناو سژنەکەیان، ئێستاکە لای ئێمە سژنن، دوانیشان خەڵکی ڕانیان ئەوانە دوێنێکە گیراون. ئیتر ئەوکانی کە ئەوانی بەکارهێنەرەکان زۆربەی خەڵکی شارەکەن، خەڵکی چەمچەماڵن.